ئەوەندە زانیاریمان لەبەردەستانیە لەبارەی ئۆقیانوسەکانەوە، چونکە کۆکردنەوەی زانیاریەکان بە هاگران و هەروەها مەترسیدارە بۆ چوونە ناو ئەو قوڵاییەوە. هەرچەندێک ئەگەر نەخشەیەکمان بەدەستەوە بێت، ئەوە داتای زۆر بەسوودمان دەست دەکەوێت، کەڵکی لێوەردەگیرێت بۆ دۆزینەوەی سەرچاوە سروشتیەکان، ماسیگری، هەروەها گەشتیە دەریایەکان، تەنانەت مەسەلەی جم و جۆڵی شەپۆڵەکانی سونامی. بۆ ماوەیەکی درێژخایەن و هەتاکو ئێستاکەش ئۆقیانوسەکانمان فرامۆش کردووە. کاتێوە هاتووە گۆڕانکاریەکان لەو بارەیەوە ڕووبدات، چونکە ئۆقیانوس سامان و سەرچاوەیەکی زۆر باشی تێدایە و لە ڕاستیدا بەرەیەکی بەرهەمهێنەری باش دەبێت. بەکارهێنانی زانیاریەکان لەلایەن زانایان و کەشتیە بازرگانیەکانەوە و کەشتیەکانی ژێردەریایی کۆکراونەتەوە لە پرۆژەیەکدا بە ناوی سیبێت 2030. نەخشەیەکی ورد دەخاتە بەردەست بۆ 190 میلیۆن کیلۆمەتر دووجای زەوی ئۆقیانوس کە 200 مەتر قوڵە. پرۆژەکە لەلایەن دەستگایەکی ژاپۆنی و ڕێبەرایەتی دەکرێت بە ناوی فیلانترۆپیک نایپۆن فاوندیشن، ڕێکخراوێکیش بە ناوی جێبکۆوە بە پشتیوانی نەتەوە یەکگرتووەکان. نەتەوە یەکگرتووەکان بەرنووسی بڕیارێکی داڕشتەوە بۆ کۆکردنەوەی زانیاری لەسەر ئۆقیانوس لە ساڵی 2021 تا ساڵی 2030 ئەمەش تاکو نەخشەیەکی دروست لەسەر ئۆقیانوس دروست بکرێت. دەستگایەکیش بە ناوی ژی پرایس هەروەها هاتوونەتە پێشەوە تەحەدای تۆژینەوەران و سەرمایەدارانی سەرانسەری جیهانیان کردووە کە گوایە زانیاری باشتر بە تەکنۆلۆژیای هەرزانتر دەخەنە بەردەست بۆ نەخشەدانانی ئۆقیانوس. یەکێک لە هۆیەکانی ئەوەیە نەخشەیەکی چاچی ژێردەریامان نییە، چونکە بۆ ئەو مەبەستا پارەیەکی زۆری تێدەچێت کە پێویست دەکات کەشتی دەریاییش ڕەوانەی ئاوەکان بکرێت. یەکێک لە سوودەکانی تری ئەو پرۆژەیە دۆزینەوەی زۆر کەشتیە نەقمبۆکانە بە ئومیدی ئەوەی دیاریکردنی شوێنی فڕۆکەی هێڵی ئاسمانی مالیزیاش ئەوەی لە ساڵی 2014 دا دیار نەما لەو دەمەی بەسەر ئۆقیانوسی هەندیەوە هەڵدەفڕی.